ڕۆژانەیە لەوانچێ لە ڕەنگە یەک دوو ڕۆژی داهاتووشە بە گوێرەی شتانی کە لە میدیای تورکی بڵاوەکرێتەوە کە سەرۆکی بەندکراوی پەکەکە ئێلانێک بکات لەسەر پرۆسەی ئاشتی و بابەتی چەکدانانی پەکەکە. جەنابەت بۆکۆی کە لە میدیا باسەکرێت ڕۆڵێکی سەرەکی تەیە یا ڕۆڵێکە تەیە بەلانی کەم بۆ کاراسەنیکردن لەم بابەتەیە و دۆستایەتێکیشت لەگەڵ بەڕێز ڕەجەب تایب ئەردۆغان هەیە سەرۆک کۆماری تورکیا. ئەم پرۆسەیە سەرەکەوێت ئەم جارە؟ خۆی من دەتوانم وە قسە بکەم. ئەم پرۆسەیە پرۆسەیەکی جددیە، یعنی وە نییە بڵێ وەڵا پرۆسەیەکە زۆر بە جددی لە تورکیا دەستی پێ کردووە و ئەگەر خۆشتان بینیتان ئەوەی کە زۆر ئیسراری لەسەر جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دەکرد دەوڵەت بۆخچەلی کە ئێستا لە نەخۆشخانەیە گوتم ئێمە دەبێ هەموو دعای بۆ بکەین ئینشەڵڵا سەحەتی بۆش بیتە نە وای لێ هاتووە ئێستا حەز بکەین دعای بۆ بکەین ئینشەڵڵا سەحەتی بۆش بیت. ئێمە پرۆسەکە پرۆسەیەکی جددیە و ئەوە پرۆسەیەک نییە بە شێوەیەکی تاکتیکی ئەوە کرۆبێ. ڕۆلی ئێمە ڕۆلی یارمەتیدەرە. ئێمە تەدەخل لە کاروباری ناوخۆی تورکیا ناکەین. ڕۆلی ئێمە ئەوەیە ئێمە چۆن بتوانین ڕۆلێک بگێڕین بۆ ئەوەی یارمەتی دەربین ئەم کێشەیە چارەسەر بکرێ. بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە دیارە ئەم کێشەیە بە چەک چارەسەر ناکرێت. بانگەوازی سەرۆک ئۆجەلان نەقشە ڕێگایەک دەبێ بۆ ئەوەی چۆن ئەم کێشەیە بە شێوەیەکی دروست چارەسەر بکرێت. بەڕای من زۆر وەختی دەوێ ئەوە نییە تەوەقعات کە وا بە ئاسانی و بە شەو ڕۆژێک ئەم کێشەیە چارەسەر دەبێ. من پێم وایە بەو شێوەیە نابێ، بەڵام بە تەئکید لەم وە تەوەقع دەکرێت لە ماوەیەی نزیکدا ئەو بانگەوازە بکرێ. بانگەوازەکەش وازەحە بانگەوازی ئاشتیە. من هیوادارم پەکەکە و هەموو لایەنە سیاسیەکانی تر پێشوازی لە بانگەوازی بەڕێز ئۆجەلان بکەن و بکەونە بوارێکی تری حەلی سیاسی لە تورکیا کە خێری هەم کورد و هەم تورک و هەموو ئەو پێکهاتەنایی تێدا بکە لە تورکیادان. ئێمە وا چاوەڕێ دەکەین. دەوری ئێمە پێشتریش بەڵێ ئێمە دەورمان هەبووە لەو مەسەلەیە و ئێستاش تەئکیدمان کردوتەوە بۆ هەردوو لا هەرێمی کوردستان ئامادەیە ناوبژی هەرێمی کوردستان ئامادەیە هەر ڕۆڵێک کە ڕۆڵی کە پەیوەندی بە نزیکردنی ئەم لایانە هەبێ ئەمە حاضرین. شاندەکەی ئیمرالیش هاتن سەردانی هەرێمی کوردستانیان کرد، سەردانی سەرۆک بارزانی جەنابەت کاک مەسرور کاک پاڤڵ و کاک قوبادیشیان کرد لە هەرێمی کوردستان. چ پەیامێکیان لە بەڕێز ئۆجەلانەوە هێناوە بە جەنابتان؟ پەیامیان ئەوان گوتیان سەرۆک ئۆجەلان داوای کردووە کە بین بۆ هەرێمی کوردستان و ئەم پەیامە کە پەیامی ئاشتیە کە هەر ئەوەندە بوو ئەو وەختە زیاتر لەوە نەبوو کە پەیامی ئاشتیە دەیەوێ زوو ئیعلانی بکات و بانگەوازەکەی وا دەبێت داوا لە پەکەکە دەکات کە چەکدا بنێن و بکەونە پرۆسەیەکی سیاسی. ئێمەش پێشوازیمان لێیان کردن، پێمان گوتن ئێمە حاضرین وەکو هەرێمی کوردستان پشتگیری ئەو بابەتە بکەین و هەرچی بە ئێمە بکرێت لەو چوارچێوەیەدا ئێمە حاضر. پەیامەکەیان ئەوە بوو زیاد. وای دابنێن کە پەکەکە بانگەوازەکەی قبول کرد و چەک دابنێ. چەکی پەکەکە لەکوێ دانرێت، سەرکردەکانی بۆ کوێ چن، ئەندامەکانی بۆ کوێ چن؟ ئایا هیچ پرۆژەیەکی دیاریکرا و باس کراوە لەسەر ئەمە؟ باس کراوە. ئێمە ناتوانین لە هەموو تەفاسیلی ئەوەی کە باس کراوە ئێمە لێرە باسی بکەین، بەڵام بە تەئکید یەکەم شت ئەوەی مهمە چییە؟ پێشوازی پەکەکە چۆن دەبێت بۆ ئەم بانگەوازە. ئەگەر ئەوە کرا دوای ئەوە پەکەکە ممکنە دەبێت کۆنفرانسێکی خۆیان بگرن و ئیعلانی پێشوازی بکەن بۆ ئەم پرۆسەیە. شتەکانی تر چۆن پرۆسەکە چۆن دەست پێ دەکا ئەمە هەندێک وردەکاریە. ئەم وردەکاریانە ئێمە لە ناو پێمان گوتون ئێمە حاضرین یارمەتی بدەین. ئێمە بەڵام تەفاسیلەکەی هەتا ئێستا بەو شێوەیە ڕوون نییە. یعنی ئێمە جارێ چاوەڕێی هەنگاوی یەکەمین بە چ شێوەیەک پەکەکە هەڵسوکەوت لەگەڵ بانگەوازی بەڕێز ئۆجەلان دەکرد.
تەسەورت وایە کە ڕێگە بدرێت تورکیا ڕێگە بدات بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان تێکەڵاو بەکاری سیاسەت ببێتەوە ینی؟ بەڕای من لە پرۆسەیەکدا بەڵێ زەنی خۆی ئەمە بۆ واقعبین بین. یعنی ئەوەی ئێمە لە عێراق هەمانە تۆ ناتوانێ عینی مۆدێل لە تورکیا یان لە ئێران هەد بێ بوو مەسە زۆر جیاوازە. بەڵام بە تەکید یەک شت هەیە ئەمە پرۆسەیەکە زۆر لە سەرەخۆ بە هێواشی دەڕوە بە پەلە مستحیل ئەم پرۆسەیە بە پەلە هیچی لێشین ببێ. دەبێت تحمل هەبێ، دەبێت استراتیجیەت هەبێ، دووربینی هەبێ، بەردەوامیەتیش هەبێ. ئەگەر چونکە زۆر جار ئێمە نەفەسمان کورتە تحمل ناگەین دەڵێن ئێ وەڵا هیچ نەکرا. ئەمە پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە. ئەم کێشەیە کێشەی شەو ڕۆژێک نییە و بە شەو ڕۆژێکیش چارەسەر ناکرێ. بەڵام ئەو هەنگاوانەی کە هەن لە نەتیجەدا من پێم وایە بخۆم وای دەبینم کە خێری تورکیا، خێری کورد، خێری هەموو لایەکی تێدا.